سڵاوتان لێ بێ ئەم کاتتان باش. ئاستی خزمەتگوزاری لە نەخۆشخانەکانی لەدایکبوون لە هەرێمی کوردستان چۆنە؟ ئەوترێ بەشێکی زۆری نەخۆش بە ناچاری ڕوودەکەنە نەخۆشخانە ئەهلیەکان بەوەی منداڵەکەیان لەدایک ببێ. ئایا کەم و کورتیەکە لەکوێدایە؟ هەندێک جار نەخۆش و کەسوکارەکەی گلەیەوەکەن کاتێک نەخۆشەکەیان دێنە نەخۆشخانە ڕوبەڕووی قسەی ناخۆش و توانج و بەدەمەوە نەهاتن دەبنەوە. زۆر جاریش پزیشک و کارمەندەکان گلەیەوەکەن کە نەخۆشەکان هۆشیاریان کەمە. ئایا تا چەندە دروستکردنی نەخۆشخانەی دیکەی حکومی بواری لەدایک بوون گرنگە، تا چەنە دامەزراندنی کارمەند و پزیشکان گرنگ و ضرورەتێکی ئێستەیە. لەسەر ئەم پرسانە لە بنکۆڵی ئەم جارەدا لەگەڵمان بن. لە شاری سلێمانیدا تەنها یەک نەخۆشخانەی حکومی تایبەت بە لەدایکبوونی منداڵان بوونی هەیە. مەتەنها لە ساڵی ڕابردووی 2010 12928 منداڵ لەو نەخۆشخانەی لەدایک بوون کە لەو ژمارەیە 6426یان کوڕ و 6502 دیکەیان کچن. لە هەر مانگێکیشدا 1 بۆ 2 منداڵ لەم نەخۆشخانەیە گیانیان لەدەستداوە. لە بەرامبەر ئەم نەخۆشخانەیە 8 نەخۆشخانەی ئاهلی لەدایکبوونی منداڵان لە سلێمانی بوونی هەیە. بەپێی ئامارێکیش نزیکەی 8000 منداڵی دیکە لە نەخۆشخانە ئەهلیەکان لە ساڵی 2010 لەدایک بوون. ئێمە لەم پرۆگرامەدا بەدوای ئەو گومان وتانەدا دەگەڕین کە دەڵێن لە نەخۆشخانە حکومیەکاندا مامەڵەی شیاو لەگەڵ نەخۆش و دایکان ناکرێ، بەتوندی مامەڵەیان لەگەڵدا دەکرێ. لەناو هۆڵەکانی چاودێری دوای لێدایک بوون دایکان دەستخۆشیان هەیە بۆ خزمەتە بێبەرامبەری پێشکەشیان دەکرێت. تا چەنە لە ستاف ڕازیت لە پزیشک و کارمەندەکان و بەدەمتانەوە هاتوون یان نەخی گلەیشتان هەیە؟ بەرێوەڵا بەڕێزن، بەرێوەڵا هاوکاریان کردین، بەرێوەڵا منمونیانین، بەرێوەڵا وەڕێکیان خستین. چەنە منداڵی توێ لەدایک ببێ؟ 5 باڵێ. هەمووی لە حکومی لەدایک بووە؟ باڵێ. زۆر باشە. هەر لێرە هیچ کاتێکە بۆ کەم تەرخەویتان بەرامبەرکەم حەزەکەم ڕاشکاوبی بەوم ببینە بڵێ لێرەن و دکتۆرەکان ناوەڵا کەم تەرخەمنی ناوەڵا. بەڵام هەرکە دەچیتە دەرەوەی نەخۆشخانەکە کە سوکاری نەخۆشەکان دەدوێنی چیرۆکی جۆرا و جۆرت پێ دەڵێن کە پوختەکەی بریتە لە ڕێز نەگرتنی نەخۆش و حساب نەکردن بۆ باری دەرونی دایکەکان هەندێک جار بەڕاستی زۆر بە ناشرین لەگە نەخۆشە ڕەفتارەکەن بە حەقەت. یعنی ئەمە ئەگەر لەوە چێن نەوترێ لە شوێنێکەیە بەس هەمومانەوەی کە هاتبێت ئێرە شارەزای دکتۆرەکان و پەرستارەکان بووکە یعنی ڕەفتارێکی هێجگار ناشرین کە ئینسان قێز دەخۆی کاتەوانی بەرامبەر بە نەخۆشەکرێت. تەرخەمە گەورەکە لەکوێ لەناو قسەخانەکە لە دکتۆرەکان لە بەیان و چیتان پێڵن بەیەوە؟ وەڵای لە بەیانەوە هەر نازانم بەخوا کادۆ ناکەم بۆ دانەوە بڕ ئاویان بۆ باسیوتەوە هەرەوە هیچیان بۆ نەکردووە؟ تۆ گلەیت هەیە؟ وەڵای گلەیەکە چییە؟ هەر ئەوەیەت ینی ئەم خەڵکە هەموو لێرە چاوەڕێی و هیچیش هیچیان بۆ ناکەن. ناوەڵانی شتەکەەوە نیانی شتێکی دەقی تایبەنێ بڵێن وەڵا ئەوەیە. هەندێکی تر لە کەسوکاری نەخۆش بە پێچەوانەوە دەڵێن لە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان بە تەواوی ڕازین. ئایا بەرامبەر نەخۆشی ئێوە هیچ قسەیەکی ناخۆش کراوە، هیچ بێڕێزیە کراوە، کەم تەرخەمیەک هەبووە ڕاشکاوانە پێم بڵێ؟ وەڵا نەخۆشەکەی ئێمە مناڵبوونە هەوا لە ژوورەوەیە سواز بخوا مناڵەکەی بووە چاوەڕێن دەریکەین وەڵا ئیتر خزمەت کراوە بە پێی پێویست و ئیتر منیش لە ژوورەوە نیم ڕافقێکی کەی لێ کچەکەمی لێ بەڵێ. هیچ قسەیەکی ناخۆش بەرامبەرتان وتراوە؟ نەخێر من لێرە نەوتراوە تۆزێ کاتم نیان کردمە ژوورە تۆزێ دانیشتم دوای ئەوە چوم سەریشم لە نەخۆشەکەشم و هاتیشمە دەرەوە و بەسەلامەتیش منداڵەکە لەدایک بووە دایکەکەش سەلامەتە لەخوا بەزیابێ مناڵەکە تۆزێک لە شوشەیە چاوەڕێن دووسێ سەعاتیکە بمانەنەوانی زۆر لەیان ڕازیم. من نەک ئێساش هەموو کاتێک وتومە ئەو پاک و خاوێنی ئەو خزمەتی لە حکوومەت هەیە لە ئەهلینە لەبەرەوەی ئەها بەڕاستی بە گوێرەی توانە زیاتریش خزمەت ئەەکەن لە پاک و خاوێنی لە نەخۆش، بەڵام لە ئەهلی هەندێک جار بۆ شوێ نییە. شۆفێرێکی تاکسی کە ڕۆژانە هاتوچۆی بۆ دایکانە کردووە کە لە دوای لەدایکبوونی کۆرپەکەیان بەرەو ماڵەکانیان ڕۆشتونەتەوە دەڵێ لەبەر ئەوەی دوور نەخرێتەوە لەو شوێنە ڕوبەرووی کامێرا قسە ناکات و نایەوێ بەڕێوەبەری ئەو نەخۆشخانەیە بزانێت کە ئەو قسەی کردووە. بەڵام ئەویش وەک خۆی دەڵێ گوێی لە چەندین جنێ و تەشهیر بووە کە بەرامبەر بەشێک لەو دایکانە بەکار هاتووە. بەخوا نەخۆشم سەرخستووە بە پەروەردگار و تۆشی پێوتم ئەزانیەوە حاڵتە
ماوەی زیاتر لە 5 ساڵە و لە ساڵی 2013ەوە هیچ کارمەند و پزیشکێکی نوێ بۆ ئەم نەخۆشخانەیەدا نەبەزراوە. بە هەمان ستافی چەندین ساڵی ڕابردوو کار دەکرێ لە کاتێکدا ژمارەی نەخۆش و ئەو کەسانەی ڕوو دەکەنە نەخۆشخانەکان لە کەسانی ئاوارە و پەنابەر ڕووی لە زیادبوون کردووە. بەشێک لە پزیشکانیش گلەییان لە کەمی هۆشیاری بەشێک لە دایکان و نەخۆشەکان هەیە. سوء تەفاهمێکی زۆر گەورە هەیە لە بینی نەخۆش و دکتۆرەکان یان ستافی خەستەخانەکان لەبەر ئەوەی نەخۆشەکان بە پێویست هاوکارمان نین. ئەو ڕۆتینەی کە ئێمە لەسەری ئەڕۆین و ئەو سیستمەی لەسەری ئەڕۆین بۆ خزمەتکردنی نەخۆش و چارەسەرکردنیان و پشکنینیان نەخۆشەکان تا ڕادەیەکی زۆر ئاگاداری نین. لەبەرەوە زۆر کات ڕوبەڕووی مناقەشە و یعنی قسەکردن ئەبینەوە لەگەڵ نەخۆشەکانە. واقعین پێ بڵێ بۆ نمونە چوویتە قاوشێک ویستوتە چارەسەری نەخۆش بکە یان بەدەمیەوەبی چۆن بەرەو ڕوود بوونەتەوە چەند نمونێکم پێ بڵێ. بەڵێ یەکێ لەو نمونانە هەموو نەخۆشێک لە نەخۆشخانەی مناڵبوون لە دوای مناڵبوون پێویستە 4 ساعات لە خەستخانە بمێنێتەوە و لە ماوەی ئەم 4 ساعاتەیە ئەبێ پشکنینی بۆ بکرێتەوە کە ئایا هیچ خوێنبەربوونی هەیە، ئایا ڕەحمی چۆتەوە شوێنی خۆی بەباشی گرژبوونەوەی هەیە، ئەم بێ متابعی نەخۆشەکە بکرێت لە خلالی ئەم 4 ساعاتەیە. زۆر کات کە مەسەلەن دوای ساعاتێ 2 ساعات ئەچینەوە لای نەخۆشەکە ئەمانەوێ پشکنینی بۆ بکەین. زۆر یارمەتی دەرمان نین بەڕاستی ئەڵێ من نامێ ئەم فەحسم بۆ بکرێت، نەخۆشەکان بێتە حەمولن ئەیانێ لە کاتی خۆیان شتێکیان بۆ بکرێت بۆشیان کراوە. بە وتەی پسپۆڕانی بوارەکە شاری سلێمانی پێویستی بە 4 نەخۆشخانەی دیکەی لە دایکبوونی حکومی هەیە بۆەوەی بتوانرێ بە باشی و ئارامی کارەکان ئەنجام بدرێ. بەڕێوەبەری نەخۆشخانەی لە دایکبوونی سلێمانی تووڕەیە لەو دەنگۆیانەی لەسەر نەخۆشخانەکەی دەوترێت. ئێمە پێویستمان بە کەوادری گەنجە، کەوادرەکانمان هەمویان بەرەو گەورەبوونە ڕۆن، ینی بەرەو گەورەبوون ڕۆشتون سەبر و ئارامی تحملیشان کەم بۆتەوە. نەخێر ئێمە تۆ ناتوانانی لە هیچ پرۆسێکا بڵێ لە 100% و خراپن، لە 100% هەمووی باشەیە هەمووی خراپە. بە تەئکید من ناڵێم سیستمەکەمان نەخۆشخانەکەمان بەدەر نییە لەوەی کە خەڵکانێکی شەبێ لەوانەیە هەندێک جار زمانێکی جۆرێک لە زمانی زبر بەکار بێنن یان جۆرێک لە ئیهمالکردن یا جۆپێنەیانێکی زۆر لە 100% بەکاربێنن دژی نەخۆش. ناڵێم ناکرێت، بەس ئەوە کەمینەیە بە زۆری ئەوەی کە ئەکرێ لەم نەخۆشخانانەی ئێمە نەخۆشخانەیەکی ئیمێرجنسین کە ئەو نەخۆشانەی کە لە حاڵەتێکی ئیمەرجنسی زۆر خراپە ڕوویتی ئەکرێ زۆر بەباشی لە ڕووی زانستیەوە کاری بۆ ئەکرێت لە مردن ڕزگارەکرێ. بەڵام بەداخەوە ئەڵێم هەندێک جار لە ڕووی لاوانەوەی نەخۆشەکە لە ڕووی دەست بە سەراهێنانی نەخۆشەکە لە ڕوویەوەی کە وەکو شێوەیەکی عاتفی لەگەڵ یابن لەوانەیە لەوە هەندێک قسوور هەبێت. پێدوانیەوە بەشێکی زۆر گرنگی ناو پرۆسەکەی لە ناو نەخۆشخانەیە بەتەئکید. بەڵام لەلایەکی کەشتەوە تۆ ئەوە شبیر نەچێ لە بەرامبەر ئەم نەخۆشخانەی ئێمە هەژ نەخۆشخانەی ئەهلی هەیە کە کراوەتەوە لە شاری سلەیمانی کە عملیە کە نەشتەرگەری ژنان و مناڵبوونی تیاکرێ کە خەڵک خۆتان نەزانن نەخۆشخانەی ئەهلی واتە بزنس، واتە پەیاکردنی پارە کە خەڵک بە هەر شێوەیەک بێت تەوەلا ئەکرێ لە نەخۆشخانە حکوومیەکان بەرەو نەخۆشخانە ئەهلیەکان. دوایە ینی چۆن تەوەلا ئەکرێ خەڵک چێ ئیشی نەشتەرگەریەکە لە نەخۆشخانە حکوومیەکان ئەهلیەکانە بە تەئکید هەر دکتۆرن. من خۆم دکتۆری ژنان و مناڵبوونم، بەڵام دکتۆر فاکتەرێکی گەورەوەیە لەوەی کە نەخۆش بەرەو نەخۆشخانە ئەهلیەکان بڕۆن. خەڵکێک حەزەکە بۆ پۆس ئەمە قسێکی سادە و ساکاری خەڵکە لە کۆمنت نووسێتی بڵێ منداڵەکەم لە فڵان نەخۆشخانەی ئەهلی لە دایک بووە. زۆر ڕاستە؟ ئەگەر نا نەخۆشخانە حکوومیەکان خراپ نییە. بەشێکی زۆرینەی کۆمنتەکان ئەڵێن ڕێزی دایک و منداڵەکە نەگیراوە لەبەرەوە خەڵک ناچارە ئەگەر پارەی کەمیشی هەبێ بچێت لە ئەهلیەک ئاسوودەتر منداڵەکەی بێنێتە دنیا. قسەت لەسەر ئەم کۆمنتانە بەشێکی گشتی بە شێوەیەکی گشتی مناڵبوون لە هەموو دنیاە پرۆسەیەکی بە ئازارە کە خەڵک ڕوو ئەکاتە هەر نەخۆشخانەیەک بۆ خۆشی ڕووی تێناکە، بۆ هەڵپەرچێ ڕووی تێناکە، بۆ حەفلەی ڕووی تێناکە کە ڕووی تێکا بۆ حاڵەتێکی نەخۆشی بە ئازار ڕووی تێکە. مناڵبوون بە ئازارە. من ئەڵێم لەوانەیەکی لە هۆکارەکان ئەوە بێ مناڵبوون هەم پرۆسەیەکی بە ئازارە هەم پرۆسەیەکی دوور و درێژە. لەوانەیە 12 سەعات بخانێ، لەوانەیە 16 سەعات بخانێ هەندێ پرۆسەی لە دایک بوون مناڵبوون. کەواتە کە ئێمە ئەم پرۆسە خۆی پرۆسەیەکی بە ئازارە
لە هەمان کاتیشە وەکو وڵاتانی دنیا ئەو شێوازە ئازار شکێنانەمان نییە کە نەخۆش پێی رازی بێت لە 100% و پێی بێدەنگ ببێت کەواتە ئێمە ماوەیەکی دوور و درێژ ئەین بە نەخۆش بۆ ئەوەی بەڵام لە ئەنجامات چی ئەکرێ مناڵبوونی بە سروشتی ئەبێ کە بۆ خۆی ئەمە وەکو گفتێ وایە لەلایەن خواوە. بەرپرسانی تەندروستی سلێمانی ڕازین لەو خزمەتەی نەخۆشخانەکانیان پێشکەشی نەخۆشی دەکات و دەڵێن لە چەندین ڕۆوە لە نەخۆشخانە ئەهلیەکان باشترن لە نوێترین بڕیاریشیاندا کە لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە خرایە ڕوو هیچ نەخۆشخانەیەکی ئەهلی لەمە دووە ئەگەر پێویستیکی تەواوی پزیشکی نەبێ بۆی نییە نەشتەرگەری منداڵ بوون ئەنجام بدات بەڵکو تەنها دەبێت بە ڕێگای سروشتی کارەکە بکات بەو پێی لە هەرێمی کوردستان ڕێژەی لەدایکبوونی نەشتەرگەری ستانداردی WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی تێپەڕاندووە. ئەگەر نەخۆشێک لە نەخۆشخانەی ئەهلی لە ڕووی زانستی و پێویستی بە نەخۆش عملیاتی فتحبەتن نەبوو بۆ مناڵبوونەکەی لە ئەهلیش بۆی نییە بکرێت زۆربەی بۆی نییە بکرێت. ئەیتا ئێستا چۆن لە ڕێگە درراوە هەر نەشتەرگەری بۆ کراوە نەشتەرگەری بۆ کراوە لە بەروی زۆرینەی خەڵکەکە زەختەکە نەخۆشەکە خۆی داواکە من خۆم لەوێ پزیشکێکی خولاو بووم لەمە دوا بەپێی دکتۆر سەباح ئەکرێتە باری جێبەجێ کە دوێنێ کۆبوونەوەی پێکردن کە گرنگترین خاڵ کە باس کرا لە کۆبوونەوەکە لەلایەن دکتۆر سەباح و کە جێبەجێ بکات ئەو خاڵە بوو لەمە دوا کە نەخۆشێک بەپێی لایەنی علمی کە لە نەخۆشخانەی حکومی ڕەفزی عملیاتی فتحباتن با بڵێن قەیسەری کرا بۆ مناڵبوون لە ئەهلیش بۆی نییە بکرێت کە ئەمە لەمە دواتوانی داتا بزانە چۆن شتەکان ئەتانێ بۆ بڕیارە خەڵک نەچێ بۆ ئەهلیەکان بگەڕێنە بۆ حکومی نە ئەمانەوە شتەکان بە ستانداردێکی عالەمی زانستی بڕۆ پێدەوتم ستانداردەکە بێت چەند بێت چەند نەخۆشە بێت چەندیان ئاساییە بە نەشتەرگەری لە ناتوانانی ئەوە ستاندارد نییە بەڵام WHO لە سایە 45 ئەوە بۆ لە دایکبوون لە ساڵێکە ئاسایی ئەگە بە نەشتەرگەری بکرێت لەوە زیاتر ئەوە داتای عالەمی باسەکە ئەوە ئێمە دەتوانی لە چەند ساڵی داهاتووە ئێمە کە بۆ ئەم بڕیارە کوێ جێبەجێکردنەوە ئێمەش داتات بینە بڵین ئێستاش ئێمە بە ستاندارد دەڕۆین هەر کەسێک هەر لە شخصێک کە موکورتیەکە بینێ بێت بۆ لای ئێمە سکاڵا تۆمارکە ئەگەر بە دۆداچوونمان نەکرد اینجا گلەیمان لێ بکات. لە یەکێک لە نەخۆشخانە ئەهلیەکانی سلێمانین زۆرێک لە دایکان بە ناچاری ڕوویان لە ئەهلی کردووە و ئامادەن بڕەپارەیەک خرج بکەن تەنها لەبەرەوەی وە خۆیان دەڵێن لە ڕووی پزیشکیەوە خزمەتی باشتریان پێ بکرێ و ئاسوودە بن و دوور بن لە توندی مامەڵە و قسە پێوتن. هەندێک لە وڵاتیانیش دەڵێن نەخۆشخانەی ئەهلی بووە بە چاولێکەری و پۆز لێدان. حکومیەکە بەڕاستی جوان معامل لەگەڵ نەخۆشان ناگەن معاملەیان زۆر ناشرین ئەتوانمەوە بڵێم ئەهلیەکە زۆر باشترە وە لە ڕووی پاکوتەمیزی و ئەوانەشەوە ئەهلیەکە زۆر باشترە. تۆ خۆت وەکو خۆت چاوەڕێی منداڵەکە دیشەڵا چەندێکە لەدایک بێت؟ نا لەدایک بووە خاڵێت نەسێنێ زۆر چاکە. بۆچی ڕوود نەکردە حکومی؟ چونکە من بۆ تەنان بۆ چون بۆی بۆ ئیجازەی 21 ڕۆژەکە ئەمن دەوە ناشرینی معاملەیان کە تەنان منیان گریان بگریان هاتمە دەرەوە منش ناچار هاتم بۆ ئێرە. بۆچی تۆ داوی چی تەکرد ئەوان چیان وەڵام نایەوە چیان جێبەجێ ناکرد؟ بەڵێ وەڵایی زۆر بە ناشرینی تەعاملیان لەگەڵا کرد تەنانەت ئاوای کرد بڕۆ دەرەوە دەی بڕۆ دەرەوە ئۆکەی یعنی چۆن نەبێ ئاوای تووڕ ئەبوون لەبەسەر نەخۆشە هەر بە خۆڕایێ. ئیتر منیش چۆنێک ێگەچێ بۆ شوێنێکی ئاوا تۆ حاڵە وایە تۆ دووگیانی تۆ پێویستی بۆ مڕاعاتە دوایەوە هاتم بۆ ئێرە زۆر بە شێوەیەکی جوان بە تەعاملێکی جوان منیان بەڕێ کرد. ئازارێکی زۆرم هەبوو کە هاواریش مەکرد لە تاو ئازارەکەی وەگەر هاوار کەیت بۆ ناکەم و ئەو کەمە دەرەوە ینی زۆر دڵم پڕ بوو اینجا پەلەشیان بوو دوای من نەخۆشێکی کە بکەن کە هاتمە دەرەوە لە ساڵۆنەکە گێژ بووم خەریب و بکەم ژنێک دەستی گرتم لە ڕای خوا مێردەکەشمیان ناکردە ژوورەوەیان و جێگەی سیارە و گرتووە. هەموو شاری سلێمانی ئێستا لۆدێکی زۆری لەسەر نەخۆشخانەی مناڵبوون دروستکەوە لەبەرەوە مافی پێشێلەکرێ لەبەرەوە عادەتێکی زۆر و دکتۆرەکەش تاقەیەکی مەحدودی هەیە کە خەفەرە. ئەم پزیشکە پسپۆڕی بواری منداڵبوون و منداڵی بلووری چەندین ساڵ لە نەخۆشخانەی لەدایکبوونی سلێمانی کاری کردووە. ئێستا نەخۆشخانەیەکی ئەهلی دامەزراندووە. ڕاشکاوانە دەڵێت ڕۆژانە لە هەر شوێنێک نزیکی 70 نەخۆش منداڵەکەی بە دنیا بهێنرێت کەم و کورتی گەورەی تێدا دروست دەبێت. دەشڵێت بەخواستی نەخۆش نەشتەرگەری لەدایکبوون ئەنجام دەدەن. وەختی خۆشەر کارمەندی ئەوێ بووم و باەخمان بە نەخۆشاوە بە زۆری ناڵم دەرقەتی نایەن دەسەڵاتیان نییە ئێستش بوو بازە کەم و کوڕێکە لە خەستەخانە هەبوو لە هی دەرمان وشتا وای لێکرد نەخۆشەکە بۆ هەموو شتێ بچێتە دەرەوە. دکتۆر یەکم زۆر ڕاشکاوانە وەڵام بێت و سپاس دەکەم زۆر ڕاشکاو پێویستم بە وەڵامێ ئەو خزمەتی تۆ خۆت لێرە بۆ نەخۆشێکێکی
هەرگیز لەو باوەڕایە بووی دییان کردوتە لە ناو نەخۆشخانەی حکومیە نەخێر جیاوازیەر هەیە جیاوازیەر هەیە بڵێ نەڵێ جیاوازی هەیە من لێرە بە نەخۆشیش عملیاتیش کەم ڕۆژێک ناکاتە 4 عملیات بەگاتە 5 عملیات بەس لەوێ لە خەفارم گردووە 6 بۆ 5 عملیاتمان هەبوو لە بەینی تا ئێواری هاتووینەتە نەخۆشخانەی ئافرەتان و لەدایکبوونی فێرکاری هەولێر. ئێرە بەشی چاودێری دوای لەدایکبوونی منداڵانە لە نەخۆشخانەکە. دیمەنەکان زۆر شت ئاشکرا دەکات کە ئایا شوێنێکە شیاو بێ بەمانەوەی منداڵ و دایکەکەی دوای لەدایکبوونی؟ هەر لێرە لە بەشی چاودێری هیچ کارمەندێکی پزیشکیمان نەبینی کە چاودێر بێ لەسەر ئەم نەخۆشخانەیە. دوای ماوەیەک یەکێک لە کارمەندەکان دەرکەوت کە بە تەنها لەم شوێنە دانراوە. هیچ پزیشکێکی لەگەڵ نییە. ئەم کارمەندەوە خۆی دەڵێ دەبێت فریای هەموو کارەکان بکەوێ و نان و چاخواردنەکەیشی تێکەڵی بە کارەکەی بووە. بەهۆی کەمی ستافە هەرە بێم خاتونە لێرە بێ بۆ نمونە بە تەنیایت لێرە ئەبەت جێهێشتنی ئێرە نییە ئیلا بچی حتى نانەکە لێرە خۆین کەواتە ئەوەی هەیە کاکشوان کەمی کارمەند کەمی پزیشک گرفتە کەمی ستاف دوو کەس بێ بۆ تۆش خۆشترە نالێم حتى نانەکە دەبێت لێرە بخۆین نان بخۆیت و چی شت بێت و هەمووی تێکەڵە بێ بەسەریەکە ئەتر ئەمە ژواکە ڕەنگە عەسابیشی هیلاک بێ ڕەنگە قسەیەکی توندیشکێ بەرامبەر نەخۆشێک. لێرە ئەوشمان بۆ ئاشکرا بوو کە بە تەنها کەمی کارمەندان کێشەکەورەکە نییە بەڵکو نەبوونی بەشی چاودێری و وردی پزیشکی گەورەترین گرفتێکە کە تا ئەم ساتە چارەسەر نەکراوە. تەنانەت دکتۆرە خاوەر بەڕێوەبەری پێشووی ئەم نەخۆشخانەیە بەهۆی نەبوونی ئەو بەشەوە بە ناچاری ڕووی کردوتە نەخۆشخانەی ئەهلی کە دوجار هەر بەهۆی هەمان گرفتەوە کۆچی دوایی کرد. من نمونەم لایە ماوەیەک لەمە بەر بەهۆی نەبوونی بەشی چاودێری ورد عینایە مڕەکەزە نەخۆشە بۆ تووشی گرفتی گەورە بووە. بەڵێ چر بەتڵ خوێنی پێویست بوو بەڵێ بە ناڕەحەتێکی زۆر ژیانی بۆ گەڕاوەتەوە تاساتە بۆچی چاودێری ورد نەبێ؟ وڵی ئەمە چاودێری دوای نەشتەرگەریمان هەیە بەس چاودێری چڕمان نییە کە پێویستی با بڵێن بە دکتۆری سڕکەر هەیە و 24 ساعتی کارمەندی تەندروستی دەوێ بزات کارمەندی سڕکردنی دەوێ ئەم کێشەیە نەخێر نیتمان ئێمە هەیتمان بەڵام ژمارەکە لە هەموو هەولێر ژمارەکەی کەمە کە پزیشکی سڕکردن و بابلێن کارمەندی سڕکردن چونکە چەند ساڵی شەدامەزراندن نەمایە تقریبان 5-6 ساڵە ئەمە کێشەی نەکلۆ تەنها لۆ بەشی چاودێری چڕ دروستی کردیە بەڵام لەو هەموو مستەشفای کاتەکان ئەو چاودێری سڕتان نییە نەخێر چاودێری گەورە نییە بڵێ وڵا طبعاً نەبوونی دەرمان و چارەسەری پێویست لە ناو نەخۆشخانەکان و نەبوونی شوێنێکی چاوەڕوانی گرفتێکی دیکەیە بۆ کەسوکاری نەخۆشەکان کە لە بەردەم نەخۆشخانە دەمێننەوە. لە هەلەیەک ڕۆژە سێ نەخۆشخانەیان پێکردن بەس ئەگەر لە ئەهلی بێ هەر هەموو دکتۆرەکان لە یەک شوێندا هەیە و ئامادەن و بەس بەس نەخۆشخانەیان پێکردن بەڵێ داوای دکتۆری باتنیا کردی خۆ لێرە گوتیان دکتۆری باتنیا دەبی بێنە تەواری ڕزگاری ئێلێنە دکتۆر دیتی لە ڕزگاری دوایمان لە تاوارێک نەک ڕزگاری کرد هەمان کات ئەو ڕێمان نەقلی ئێرە کردەوە ئەوەی کە پزیشک دەیزانیتن و شارەزای لێ هەیە ئەم شارەزایم لێ نییە شنەوەی بۆ نەخۆشەکە باش بێ ئەو دەیزانیت من نازانم خەستەخانەی حکومیە لازمە هەموو شتەکەی لە ژۆرێت نییە هەموو شتێک ناوڵەنی ئێستا لە سبێن ئەمە چەند جا چوینە ئەو سەیدێنەی بڕۆ بینە دوو دەرزی بە 10,000 معقول نییە کابرا پارەی نییە دەبەردەست پێ ئەتان بردە ئەهلی ئارێ وڵڵە لە پێش قەیرانی دارایی بڕیار لە دروستکردنی نەخۆشخانەیەکی دیکەی لە دایکبوون و ئافرەتان درا و نهۆمی یەکەمیشی کۆتایی هات بەڵام کارەکانی وەستا و تا ئەم ساتە بودجەیەکی دیکەی بۆ تەرخان نەکراوەتەوە بە فایلە زۆرەکانی بەدەستیا دەردەکەوێ سەرقاڵی و فشارەکانی سەریان چەند زۆرە بەڕێوەبەری تەندروستی هەولێر دەڵێت فشاری 3 ملیۆن هاوڵاتیان لەسرە ئەمە ناتوانین ئەو فشارە و ئەو خزمەتە گەورەیە و زۆرەی کە ڕۆژانە بە 24 کاتژمێ لە شەو ڕۆژ نیوەی شەو بە فریاگوزاری و بە حالەتە ساردەکانی شەو کە دێنە نەخۆشخانەکان مطلقاً بڵین پزیشک و کارمەند ئەو حەقە و ئەو مافەی نەداوەتە نەخۆش بەڵام کێشە هەیە ئێمە ماوە گوێمان لە بەرکەوتنی یانیش هەندێک لە قسەی نەشیاو کە لە نێوان هاوڵاتی و نەخۆش یان لەگەڵ کارمەندانەوە لەگەڵ پزیشکانە لەگەڵ فەرمانبەرانیەوەیە تەمان بۆ دووباری دەگەن یەکیان وەکو باسم کرد فشارێکی زۆرە ئەو ماندووبوونەیە چونکە زیاتر لە 100 نەشتەرگەری ئەنجام دەدرێت ڕۆژان تەنها لە یەک نەخۆشخانەی وەکو نەخۆشخانەی لە دایکبوونی هەولێر
و جگە لە ئەوانەی نۆرمال زیاتر لە 1670 لەدایکبوونی سروشتی ئەوەی کە بەبێ عملیات لەدایکبوون لە هۆڵی لەدایکبوون منداڵیان دەبێت ئەوە لایەنە فشارەکە لایەنی دووەمیان لە لایەنی دەرونی نەخۆشەکە خۆی نەخۆشەکە دەبێت ئینتزار بکات چەند کاتژمێرێک هەندێک جار بۆ مای ڕۆژێک لە هەن هۆڵ دەمێنێتەوە هاتووە لە بەداخەوە یعنی ئەم هۆشیارە دوولایەنەیە نەک تەنها پزیشک و کارمەندان بەشێکی بەندی بە کەمی هۆشیاری خەڵکیشەوە هەیە لەژێر فشاری ئازاردایە لە ئازار و ژاندایە هاواری و ئەندێک جار بەرکەوتن دەبێت پزیشک تەحمولیەوە بکات قسەی پێ نەڵێ کارمەندەکە قسەی نەشیاوی پێ نەکات طبعا جێ قبولکردن نیە ئەمە هەر حالەتێک چوە هەبێت لێپرسینەوەتان کردووە بەتەکید لێپرسینەوە و گەیشتۆتە ئەوەی کە دوورخستنەوەی ئەو کارمەندیان هەر پزیشک چەند نمونەی واتان لەگەڵ بۆی هەر بەکو بەرچاوڕوونی بێ بۆ بینە پێشەم شتێک ئەمە یعنی بە هاوڵاتیانمان ئاگدار کردوەوە لەوێن دەریش پێمان گوتنا دەبێت ئەگەر بێت و تحملی ئەوە بکات کە فشارەکە و مانەوەی و چەند کاتژمێرە بەڵام لە هەمان کاتیشدا ئەگەر سکاڵای هەبێت دەتوانێت ئیدارەی نەخۆشخانەکە کە بە بەردەوامی بسیار کاتژمێر حتا ئیدارەش ئێشگری هەیە وەکو ئێشگری کارژێری ئاگدار بکاتەوە و ئەگەر بێتە سکاڵاش ئێمە بە دوواداچوومان کردەوە سزامان داوە. نابوونی یاسا و ڕێنماییکی پێویست کە هەندەر بێ بۆ ئەوەی پزیشکان و کارمەندان مامەڵەی شیا و دڵسۆسی زیاتر بنوێنن یەکێکە لە گرفتەکان هەروەک نەبوونی سزا و پاداشت و چاودێری و لێپرسینەوەی ورد با بڕوای ئەم پسپۆڕی تەندروستی حکومڕانی وای کردووە ئەو دۆخە بەم جۆرەی ئێستا بمێنێتەوە. هیچ یاسایەکی پەرلەمانی یان ڕێکار و یاسا و ڕێنمایی حکومی بوونی نییە کە هانی ڕفتاری گونجاوی کارمەند و پزیشکامدا لە ناو نەخۆشخانەکان ئەوانە پێویستیان بەڕاهێنانە پێویستیان بە خوڵ و وشارکردنەوەیە و پێویستیشە ئەگەر بمانێت چارەسەری بنەڕەتی لە ئەو دیاری دەدا بنین پێویستە بەشێک لە مووسەیان لەگەڵ ئەوە ڕەبت بێ لەگەر ئادای کارمەندەکە نەک ئەوەی کە کارمەندێک ڕفتارێکی زۆر گونجاو لەگەر نەخۆشەکە بەڵام کارمەندێک کە بە هەمان شێوەیوی بە هەمان موچە و بە هەمان شێوازی بکرێوەیەکی باشەکە هەتا شێوازی هەتا ئادای باش ڕفتاری باش پاداش نەکرێتەوە ئەو کەسی کە ئاداشی باشە هەر بۆ ماوەیەکی دیاری کرا ئادای دێتە خوارد بەپێی پسپۆڕەکەی جەنابێت بۆ پێش ئارزایی و چاودێریتان ئەوتری لێپرسینەوە و چاودێری لاوازە لە هەمان کات سزا و پاداشتیش لاوازە حکومڕانی بە تایبەتی سیستەمی تەندروستی هەڵبەتە منیش مەبەستم ئەوەیە کە ئەو کارمەندانی کە باشن چۆن هان بدرێن کە لەوی بەردەوام بن لەسەر ئەو ڕفتارە باشەیان بخۆم لە نەخۆشخانە لەدایکبوونەکان دەوامم کردیە دەبینم کە ڕفتارەکان ڕەنگە دکتۆرەکەیان کارمەندەکە هەست پێ نەکە نازانی شێوازی گونجاو چییە شێوازی گونجاوەکەی یان نازانی یان نەیدیتە بەو شێوازەی کە تعامل لەگەر نەخۆشەکە ڕەنگە بەخۆشی هەستی پێ بەس باسێکی ئەوم بۆ کە بە کورتیانی ئەو ڕفتارانە چی بوون کە تۆ بینی کە تەمەنا ناکەی ببینیتەوە بە کورتی دیسان دێمەوە سەرەوەی ئەو کارمەندانی کە جیاوازی باشتر لێمان تێ بکە لەوێ دەوامت کردووە چیت بینیوە کە تەمەناکەیت نەیبینیتەوە زارێکتری لە دیاریدە هەر زەقەکان هاوارکردنە بەسەر نەخۆش ئەوە لە هەر وەکو کفری ناو سیستەمی تەندروستی هەیە نەخۆش لە بارەکی دەرونی نە ئارامدا هەیە ئەمە حتا لە مستەڵحاتی ئینگلیزی هەیە دەرێ customer is always right یعنی نەخۆش زیاتریش دائیمە لەسەر حەقە نەخۆش هەرچی بکە دائیمە لەسەر حەقە ناکرێ نەخۆش لەسەر ناڕاستبی. ئەو سیستەمەی لە ناو نەخۆشخانە حکومیەکانی لەدایکبوون کاری پێدەکرێت دەگەڕێتەوە بۆ هەفتاکانی سەدەی ڕابردوو کە ڕەنگە هەر ئەوە جوای کردبێ گازەندەی نەخۆش و بوونی فشار لەسەر کارمەندەکان بەم جۆرەی ئێستا بێت. لە کۆتایی ئەم پرۆگرامە بەوە گەیشتین بەهۆی نەبوونی ستافی تەواو لە کارمەند و پزیشکان لە ناو نەخۆشخانە حکومیەکانی تایبەت بە بواری لەدایکبوون هەروەک ئەو لۆدە زۆرەی لەسەر نەخۆشخانە حکومیەکان هەیە وای کردووە زۆر جار لێک تێنەگەیشتن هەبێ لە نێوان نەخۆش و پزیشک و کارمەند چارەسەر بۆ ئەوە خرا ڕوو کە دەکرێت ژمارەی نەخۆشخانە حکومیەکانی تایبەت بە بۆری لەدایکبوون زیاد بکرێ و هۆشیاری نەخۆشیش لە هەمان کات زیاتر ببێ بۆ ئەوەی کۆمەڵگەیەکی تەندروست لە دایکبوونی منداڵێکەوە دەست پێ بکات. تا بەرنامێکی دیکە هەموو لایەکتان لە خۆشییا بن. خواتان لەگەڵ.